ام ايرو دچونا حلبچه ازو رنج من حلبچه ندیتیش کوبانی خوازم هر حلبچه بريبا ماتن بونا ميفاني كاك فريدون نامدار لفي دارين ما شاء الله هم دبينن تجح حناره حنارين حلبچه لك شوي باشي ما نطلع بس تسمع فان حناره دشيني كداري هناري دچم كداري ام هنارنا دشت سليماني بشكل لا كل سنه چه سليماني بعضی بو کرکوک و روزانه نزیکی سیتنه که بو کرکوک سيتون بو کرکوک اشید دقل اقدو برادری که خریکین بلام استاتی اشمال سر ولاتانی درویش کردو بتایبت المانیا و قطر کاربانتیا کردو سبینه و تاو برادرانه که استدی ربوت سبینه بو قطر اشید ان شاء الله بنيرنا في حنارين حلبشة دتشن حتى ألمانيا حتى قطر يعني روجك كردكي لألمانيا يعني قطر أجر حنارك خار حنارك خوش بتعموي بزانه بنا حنارين حلبشة بله هناري حلبشة بناوبان گوشتكي چون إسبانيا كان بزيتون بناوبانجن عفرين بزيتون بناوبانجا مثلا خرما بو بصرة بناوبانجا حلبجش آبا هنار بناوبانجا كاك فريدون تشزاني مثلا أنا أف حنارك من راكب بتشاو بزاني بأف حنار شيرين ينطرش أو هنار زين شو مزين هناري حلبجة هيك هناري كي كانت شيك في لن مرز أو مرسية مز فرماجي مزرع بلام أما باران ليا بهوي برزبونوي أستي بلايجر دابزني بلايجر ما كم هنار الشيء نبي شو كير نشتغل شيء دورة ما بدات چند سالم في كاري والله تقريبا 5 سال خليني 5 سال ويا بسبوري حنار بله أود درمان شو نقول لسان في هارفارد ريسيرش كان كده لسان أنا هرخوان هاتين استلا بيجي قنصلية أمريكا مستر ستيفن هي قنصلية أمريكا بهولر هلا بيجي كي خدا بس يباسي مشهورية أمها أنا عارضك أجرون خدينك يعني أجرون روجك نخوش كتن ورن جم كاك فريدون حنارا ببن نتش نخوش خاني بدرمان خاني باورتها بس حنار درمان سر قنصلي هولندا لقلبي دبلوماتات الويتانا ما درمانة ما هاتين بس بوي هات برست هالشناتون سي أم بابتان كل زوج البلدان استيكي أوروبا دانشتنی کدوم سروی که مثلا ون عملی باش کاربار کشتوکالی که اگر کسی پروژه کشتوکالیش که هاوکاری کنه بتعبتي لهنار و أوي هنار. لفدري حنارين حلبشن نافدارن. بله. والجمل الروجافي كرسان يجي حنارين عفريني جندي باسوتي أو جيجالك. زور. يعني عفرنا تقريبا. بله. بزيت وزيتونين. بله. حنارين خوش. أوانش حنارين خوش كبو أو فواكه تقريبا لقى على جامعة تجليك أو هاي. بوي أو أوانش. ليرة بيضلين حناري سوري بلام سوري نية حناري عفريني. استم مصر هنار ديني مصر هنار ديني بلا أو هناري مصر دمك كي نرمى. بوشي بمولدات الأسمدي كيميائية ولا كي سوري جاكيت. زور نخوشية نكوانية. أو بقى هم بيننا رمزان نخوشية. درماني بلا أما شو نقول نيسو لو شاخي كاسو زبيان دشتيكا بالطبيعي درماني بكان يعني أبيت خوي علاج. حناري شيرين بدين يعني شيرين رنج هاتية حناري حلبشة جبو دايكا خببة دبينن حلبشة أوجي ما شاء الله جمدي جزء نامدار بنامه نامدار ان شاء الله وتصالي عندك ارجيكي استخدمات الكرامة الزور باش هلا سليماني وده كولر هي لا بس لسليماني اما هي تشكر وشتيت يعني حكشتي يعني اما شنو منكين بشكرها حنارينكو شراب يجي شربتها ودبينين يا حنارا شكرا واتشيا الله ببينن حلبشة آوي هناري سرشتي يعني آبا حنارا يا سرشتي يعني شكر وتشتكي مادي حافظة كذا تنين يكشتي ثاني هذا رابط نتشن بنير كما شغلين هيجا مادام حنارين مهنا مادام آبا حنارا يا مهيا كما أمهرن جوالاتي دن جهن دن حنارا بينن وآبا حنارا بينن حطانا رنج كاميرا بينا حطانا رنج كاميرامان بيجاري ازي كاميرامان بم برا رنج مودراتور بينا رنج والله از من هيك سمنيها دار قرش مستلزم بس خوش ديارة كاك فريدون نافدار شكر لبرنامج لقى رنج ميوان هو بس يويكر كأمصار بروجاني هناري طلب زبقان عندك جيك شكر نعم يعني شو لبرنامجنا أنا إنزارنا هلا بزيبه والله ألمانيا وقطر
ساڵانی پێشوە بۆ وڵاتە بوو یانی ئەیکان زیاد ئیماراتیشمان کرد بەڵام بەهۆی نەقلی جەوی و زۆر گرانە تۆزێک عقلێک بەدوتە ئیشمان بۆ ئەوێ بەڵام بۆ قەتەر و ئەڵمانیا بە کۆنتینەری ئەی داوای شادەی مەشە و شتانە ناکەن ئیشمان داوا کرد زۆر سوپاسی بەڕێوەبەرایەتی کشتتوکاری سلێمانی و بەڕێوەبەرایەتی کشتتوکاری هەڵبجە دەکەین و جەنابی وەزیر و مدیرە عامەکان زۆر بە پەرۆشەوە هاتن هەفتەی پێشوو هەموو شتەکانیان بۆ تاواکردن و هیچ کێشەیەکمانەوە لە شادەی منشە و لە ژووری بازرگانی هەڵبجە و سلێمانی باشە ئێستا بەس بۆ نمونە یەک بەس کۆمپانیاکەی ئەوە نەقڵ دەکات بەس ئێمە یەکەم چونکە هەنار ئەگەر پرۆگرام ئەو پرۆگرامە نەبێت قاڵ بکەن وڵاتەکان پێکردن بە قاڵ بکەن ئەگەر لە پێشەوە بەیەکردنەکەی بە یەکەکە نەبێت ناتوانێت ئێستا یعنی تۆ بە ستانداردی ئەوان بە ستاندەری ئامادەیەکی بە ستانداردی ئەوان ئێمە کارتۆنیشمانێ ئەتوانێت کارتۆن بەس وەرە دڵ بخوێن ئەوە بناوی کوردستانە دقەیەکێ ڕەنج کاڤر بگرن بناوی کوردستانە بنێرن حەناری حەلەبچەنە ئەمە هەناری کوردستان ئەمە تاریخی بەسەرچوونی بێست پۆمگرانت یعنی ئەف حەنارێن حەلەبچە بناوی کوردستان دچن دەرمە دچن قەتەر و ئەڵمانیا نەکەک فەریدون ئەمە باشە بەس پرسیارە بەخنێکت لێ بگرم بەڵێ ئێستا بۆ ئەڵمانیا و قەتەر و ئیمارات ئاوە جوان حازرەکان ئەی بۆ بە پلاسکۆ بۆ سلێمانیان نێری ئەزاری بۆچی لەبەر ئەوەی تێچوونەکەی بۆ سلێمانی زمن یەک کارتۆن دۆلارێکی پێم بەڵام لە سلێمانی تەنێک $1000 ناکە 800 دلاری کاتمن بەس پارەی کارتۆنەکە قسەیەکی ڕاستەی بۆ ئێرانێ بۆ هەولێر و بۆ دۆکۆ ئەوانی شەر عین سارە بەڵام تۆی نێری بۆ ئەو وڵاتانە لەوە $2 $3 زیاتر بکات ئەمە بەکە بە فڕۆکەخانەی ئاڕوا کارگەکانی ئەمە بە کۆنتینەری لێویستە بە کۆنتێنەری باش ئەی بە فڕۆکەخانە بۆ گرانەکەوێت زۆر بەداخەوە زۆر گرانە چەندی جار محاولە ئۆکشن قسەمانەکەکردن هاوکاریمان بکەن ئێمە هەموو ڕۆژ ئەتوانین تەنتا بیستە بنین بۆ ئیمارات بۆ خەتەر هەمووشی فڕەکە هاوکاری بەبەست هاوکاریان نەکردین لە ئەڵمانیا مشتری زۆر هەناری کوردستان بەڵێ زۆر بەدڵیان بۆ زۆر دوای وڵاتان تا تێستی نەکەن و کوالەتی کۆنتۆر نەبینێ ئەکسپتی ناکەن ئەوان بە دوای قبولکردن ئینجاکە ئێمان پاش هەنار سەرەی چیە هی کوردستان بلێریتە دەرەوە وڵی ئێمە ئێستا بیریشمان لەوە کردێتەوە مەسەڵەن ترێ شار باشەر ترێکی زۆر باشتر نەوی ترێ بەڵام تا ئێستا کەس لەوە ئەوشمان نردووە ئەوشان قبول کردووە چیەڵی بە خەڵکی ئەڵمانیا و کوردەکان و ئەوانە کە بۆی بزانن هەناری کوردستان لەوێ هەیە و تامی کوردستان و بۆنی کوردستانی دەدە فەرمو خۆ قسەیان بۆ بکەن ئێمە بەو خەڵکی کە لە دەرەوەی بە تایبەتی لە ئەڵمانیا پێیان دەڵێن ئیشەڵا لە هەفتەی ئایندەوە یعنی لەسبن هەفتەیەکی پێشێ بگاتەوێ ئێمە هەناری هەڵەبجە شوێنەکەی بڵاوکەین هەر لە ڕێگەی کەناڵی ڕووداوی ئازیز زۆرتوانین شوێنەکان پێ بڵێن ئەو کەسش کە لەوێ هەر دوو کەسی ئەڵمانی و کوردیەکن کۆمپانیان هەیە خۆیان بەسەر شارەکانی مینشن و نازانم چەند شارێکیان دانا و بڵاویکەنەوە ئێمە سەرمان پێوە نییە بەبێ بەرامبەر بۆ شتی کوردی بۆ بڵاوەکەین ئێمە بڕارمان داوە هەموو هەفتەیەک 3 کۆنتینەر بنێرین بۆ ئەڵمانیا لە ڕۆژانی ئایندا ئیشەڵڵا عەرقەلە و کێشێنێتە پێشۆ هەنارمان لە ئەڵمانیا بە تەسویری بەڕێستانەوەی بین زۆر سپاس کاک فەریدون حەنار زۆر دخوی زۆر دخوی ڕۆژوێنان ناخۆ بەسە نادەخۆ سەیریکە بنەڕانی بەڕێست ئەمە کامیان شیرینە و کامیان ترشا ئەمە ئێستا هەرسێکیان شیرین تامیان زۆر خۆش کاڵ بێترشا کاڵ بێترشەوەی عین نەگەشتەوە ئێستا هەنارمانەیە پیشانتانێم نەگەشتە هێشتا ئەڤ شەربەتە حەنارانەوە بەدخۆن نوشی جام بە عافیەت شەربەتی طبیعی فرێش سەدی 100 هەنارن یەک قەتری ثاني تێدا هیچ شتێک یەک قەتر ئاوی تێگەی هەر ئەبێ ئاژێتی تا چەندە شەربەتی نامدار تا یەک ساڵ خراب نابێ بەڵام لەژێر پلەی لە مجەمیدان تەقدیمیکی وەکو شی وایە چۆن دوای 6 ساعت خراپێ مش خراپە بێت ئەگەر لە گەرما بێت چونکە بۆ مادەکی تێکسە بێتە ترش ئەبجی یا منە من هین بە نەخۆریە